بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورە بەڕژێ بەسەر ئێوەی ئازیز و خۆشەویستە. جارێکتر لە بەرنامەی شیرینچە لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتمەوە. ئومێدوارم مەڵقەکانمان جێگەی ڕەزامەندی خۆی گەورە و سوودی ئێوەی بەڕێز و خۆشەویست بێت. پێش مانگی پیرۆزی ڕەمەزان ئەمەڵقەیەکەینە دیاری تاوکو بە خۆداچوونەوە و جارێکی تر نوێبوونەوە لە ڕووی ئیمانەوە پێشەوەی بکەوینە ناو مانگی میهر و سۆزی مانگی پیرۆزی ڕەمەزان خۆمانی بۆ ئامادە بکەین. ئامادەیەکی باش کە بگونجێ لەگەڵ گەورەی مانگی قورئان و فەزڵی ئەم مانگە پیرۆزەدا. ئەبوو ئومامەی بەهلی کە یەکێکە لە سەحابە ئازیزەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم و تەمەنی هەبووە، ئەچێتە مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، بینە گەنجێک دانیشتووە لە مزگەوتەکەیە و ئەگری، ئەچێ چ پێیەکی بۆکە. دوایی لێی کۆبنەوە ئەبوو ئومامە ئەڕوات، کە ئەڕوا یەن بۆ لایەڵن ئەوە ئەبوو ئومامە چی پێوتی؟ هەڵە پێیوتم کوڕی برازام، ئەگەر لەبەر خاتری خوا ئەگریت بچۆ لە ماڵەوە بە تەنها بگری. مەبەست لێرە ئەوەیە ئازانم لەبەر چاوی خەڵکە کۆمەڵەشت هەیە زۆر ناسکە، بەرگەی بەرچاوی خەڵک ناگرێت، ناتوانی بە خاڵسی بەرز بێتەوە، ناتوانی ئەوەنە بە خاڵسی بەرزی کەیتەوە بۆ لای خۆی گەورە کە زەمانەتی ئەوەت هەبێت کە وەرگیراوە، چونکە زۆربەی شتەکان خۆمان نەزانین چەندێکی بۆ خواکەین و بۆ چەندێکیشی لەبەر خوا ئەنجامی نادەین. ئازیزان، تێپەڕبوونی شەوی 15 شەعبان یاخود شەوی بەرات ئاماژەیە بۆ نزیکبوونەوەی مانگێک کە بەڕائەت دەکاتە بەری ئیمانداران و پاکیانەکاتەوە. نزیکبوونەوە لە مانگی مبارەکی ڕەمەزان ئامادەیی و چاوکراوەیی و دوعای شەوق و گەیشتنی دەوێت. ئەم ڕۆژانەی کە خەبەری گەیشتنی مانگی میهر و قورئان دەبێتە چاوەڕوانی و بەخێرهاتن بۆ میوانی ئازیز لە تەواوی سەرزەوی ئامادەی بۆ کرێت. بە دڵ و بە زوبان و بە حاڵ با بڵێین مەرحەبەن مەرحەبا یا شەهر الخەیری والبەڕەکەتی والقورئانی مەرحەبا. بەخێرهاتی ئەی مانگی پڕ لە فەزڵ و گەورەی ڕەمەزان. پێغەمبەر صلی الله علیه و سلم مژدەمانیاتێ فەرمێت مژدە بدەن بەم ئومەتە بەوەی کە تەمکین و دەسەڵات و بڵاوبوونەوەی دین لەسەر دەستی ئەوان بەرپا ئەبێت، تەمکینیان دەسەکەوێت بە یەک مەرجەکە زۆر قورسە. ئەو مەرجەش بریتێ لە چی؟ ما لم يعملوا عمل الآخرة للدنيا، کردەوەکانی ئاخرەت نەکەن بە پەیژە و بیکەن بە پرت بۆ ئەوەی لە دنیا پێی سەرکەون و بەرز بنەوە. ئەگەر وایان کرد نزمە بنەوە ئەکەون و نایەوێ، خوا ئەم ئیشەی نایەوێ بەو جۆرە. فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم سەرڕمێک نییە کە من بینێرم بۆ یەکێ، فەرمودەی ڕەسوول الله صلی الله علیه و سلم. با هەمومان جوان ئەمە بیستین. لەبەرەوە هەر ئیشێ بۆ دنیا بوو هیچ، و ئەفەرمێ فەمەن عەمیلە منهم، هەر کەسێت واتە عملی ئاخرەتی کرد بە پەیژەیە بە پردێ بۆ ئەوەی لە دنیاە سومعی دەستکەوێت، دەسەڵاتی دەستکەوێت، پارەی دەستکەوێت، خۆشییانی دەستکەوێت و مەبەستی ئەوە بۆ ئەمەی دەستکەوێت، ئەفەرمێ لەم یەکن لەهو فی الآخرەتی من نەصیب، لە قیامەتە هیچی بەش نادرێ لە چاکە، یعنی تیا ئەچێتە فەوتێ. با لە دنیا خەڵکیشی خەڵەتان دەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە مەفهومی مخالفە حاڵیمانەکە کە هەچ کاتێ ئیشوکاری ئاخرەت دنیای پێویسترا، ئەمری ئومەت بەرز نابێتەوە، ئەکەوێ ئومەتی ئیسلام لە بەرچاوی خوا ئەکەوێت، پنا بەخوا زەلیل و سەرشۆڕی دنیا و قیامەتە بێت. لەبەرەوە نابێت دین بکەین بە وەسیلەی خۆشییانی دنیامان، نابێ بەو جۆرە بین. دوو مانگ پێش ڕەمەزان دوو مانگی مبارەکن چی بچی؟ مانگی ڕەجەب و مانگی شەعبانمان هەیە پیرە. بەڵێ مانگی ڕەجەب و مانگی شەعبانمان هەیە پێش ڕەمەزانە. کاک ئازاد، لە مانگی ڕەجەبە لەگەڵ مانگی شەعبانە دوو شتی گەورەی تایە.
مانگی ڕەجەب شتێکی تایە کە لە مانگەکە ینی وەکو مبارەکە شەوێکی مبارەکە لە مانگی شەعبانی شتێکی تایە کە ئەویشە شەوێکی مبارەکە چی بچی شعبان ئەوەیە کە بڵین خوای گەورە لە شەعبانە شەوێکی مبارەکەیەکە شەشی مبارەکە وڵی شەی بەراتە عەفو ببوورە وایە جوانە بەراتە مانگ شەوێکی پیرۆزە 15 شعبان ئەکات 15 ڕۆژ پێش ڕەمەزانە بەڵێ لە ڕەجەبیشە شەوێکی تایە کە زۆر مبارەکە ڕەجەبیش 13 بە 15 وە نییە بێجگەلەوە وڵی بمبوری شەوڕێی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تا شەوڕێی پێغەمبەری خوایە ئەویش لە شەوی 27 ڕەجەبە شو ببوورە چ شەوم فاجئ بوو لاوای لێبوور نەکەم لا خزمەتتان سپاس مانگی ڕەجەب و شەعبانە لە ڕەجەبە شەوێکی مبارەکی تایە ئەو شەوە چی لە ڕەجەب ئەوەی کە کرابێ ینی پیرۆز بێ لە ئیسلامە ئیسرا و میعراجە ئەی لە شەعبان لە شەعبانە شەوی 15 شەعبانەکە نزولی ئەعمالی عیباد یەتە ئاسمان ینی کردەوەی ئینسانەکان هەموو یەتە ئاسمان ینی ئەوەی کە خوای گەورە لە ساڵایە دایناوە لە شەوی 15 شەعبانە دێتە خوارەوە خوای گەورە نازلیەکە بۆ ئاسمان بەرەکەت بۆ هەموو خەڵکە لەبرەوە لەگەڵ بەشێکی تایبەت کە خۆت قەناعەتێ پێێتی وتار و مینبەرەکەت مەکە بەهی کۆمەڵێکی تایبەت و ئانی تری لێ بە بەشکەیت کە بەم جۆرەمان کرد زۆر ترسناکە ئازیزانم چکە ئەوەی کە گوێ لە تۆ ئەگرێت هەمووی هاوڕای تۆ نییە ئەنواع وەشکال خەڵکی تایە کەواتە دین بۆ هەموو خەڵکیە بۆ چینێکی تایبەت نییە تۆ مەیکە بە هی خۆت بە یەک نمونە مەحەلەکەی بۆی کە دین بە هیچ جۆرێ ئیستیغلال نەکرێت بۆ هیچ شتێکی دنیایی ئازیزانم ئەگەر کەسێکی دنیایی سەرۆک حیزبێکە هەڵبژاردنێکە کات 50 دەفتەریا بە سەرۆکێک بە ڕئیس عەشرەتێک بە مەسئولێ بە دەسەڵاتدارێک بە کەسێک کە دەنگی ئەڕوا لە ناو خەڵکە ئەڵێ ئەم 50 دەفتەرە تێمێ تۆ دەنگم بۆ کۆکەرەوە ئەگەر ئەم پیاوە چوو لە بازاڕەوە لە ناو خەڵکە لە ناو عەشرەتەکەی لە ناو کەسوکاریە دەنگی بۆ خۆی کۆکردەوە خەڵکی بۆ خۆی بان کرد بۆ ئەوە ناکە پارەکەی پێیا بوو ئایا چی لێکە وەیل لەهو چی لێکا لەسەرەوەی کە ئەم خیانەتە گەوری لێ کردووە ولله المەثل الأعلى ئەگەر ئێمە مینبەرەکانمان مزگەوتەکانمان خۆمان بە موسڵمانەتی خۆمان ئیستیغلالی ئەم دینە بۆ شتێکی غەیری خوا بکەین خوا ئابە و جۆرەمان لێکا ولله المەثل الأعلى ئەگەدار بین ئازیزانم لەبەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژە بە فەرمودێکی زۆر ترسناکە کاکە ئەفەرمێ لە ئاخر زمانە کۆمەڵێکیان یەختەلونە دنیا بالدین دنیا لەگەڵ دینا تێکەڵەکەن ئەیکەن بە شەبەکەی خەڵکی پێگرن بۆ ئەوەی بۆ خۆیان بۆ مەسلحەتی خۆیان کامە ئینزارە ئازانم لەم سێ مانگە ئێمە مراجعەی خۆمان بکەین ئەگەر وەکو شەخص ئەگەر وەکو زیاتر لە شەخص وەکو کۆمەڵێک وەکو جەماعەتێ وەکو حیزبێ وەکو دەسەڵاتێک بمانەوێ ئەمە بکەین زۆر خەتەرە لەسەر دینداریمان و دین و خوا هەرگیز قبوڵی ئەمە ناکا لێمان ڕەنگە لە بێدینێکی قبوڵ بکا کە بێدینیەکات چونکە ئەو مەساحەی کردوتەوە بە بێدین بەڵام لە موسڵمانی قبوڵ ناکا ڕاست نەکا لەگەڵ دینەکەی و دینداریش بێت دینداری پیشان بدا ئازانم ڕەجەب و شەعبانە تووشی مبارەکیان تایە لە مانگی ڕەجەبە ئیسرا و میعراجی تایە لە مانگی شەعبانی شەوی بەراتی تایە ئەوەی پێش ڕەمەزان ڕەجەب شەعبان ڕەمەزان بەڵێ وەسان نەجات ئێوە نانەوە ئیشەکەن و خۆی گەورە لەشتان ساقکە دوو مانگمان هەیە پێش مانگی ڕەمەزان مانگەکان ناویان چی بچیە ڕەجەب و شەعبان لە ڕەجەبە شەوێکی زۆر مبارەکەی ناوی چیە ئیسرا و میعراج بەڵێ ئەی لە شەعبانە شەوێکم بەراتە شەوی بەراتە کە خوا لە گوناحەکانمان ئینشەڵا خۆشە بێ و ئینشەڵا ڕەجەب و شەعبان لە ڕەجەبە شەوێکی زۆر مبارەکەیە چییە ئیسرا و میعراج بەڵێ ئەی لە شەعبانە شەعبان مای ڕەمەزان پێش ڕەمەزان لە شەعبانە شەوێکی مبارەکەی بەڵێ ئیسرا و میعراج بەڵێ شەوی بەرات پێشتری شتم بەڵێ قورآن ئاماژە بە حەزرەتی ئیبراهیمەکە کە فەرمێ ئینە ئیبراهیم کانە ئومە ئیبراهیم خۆی بە تەنیا ئومەتێک بوو خۆی گەورە ئەمری پێکات ئەی ئیبراهیم داوایەکی لێکا خۆی گەورم ئەی ئیبراهیم خەڵکی بانکە بۆ حەج سبحان الله ئیبراهیم خۆی ئومەتێکە پێغەمبەرێکی خوایە یەکێکە لە پێغەمبەرانی ئولول عەزم باوکی زۆرێ لە پێغەمبەرانە هی بەنی ئیسرائیل ئەزم
نافەرمێ یا ڕەبی ئاخر من کێ بانکەم بۆ حەجی شوێ من هاجرە خاتون و مناڵەکەیم کە ئیسماعیلە جێ هێڵاوە لەم شیوەیە نە ئاوی تێ نە ئاوەدانی حتا باڵندە بە ئاسمانە نەڕۆشت و ئیلا ئەو کاتە نەبێت کە ئاوی زەمزەم دەرەکەوێت یعنی خەڵک بانکەم بۆ شوێ زۆر جار جەوهرە دینیەکانمان ئیمانیەکانمان بەم جۆرە خوای گەورە تەکلیفی کێوەنە قرس لە ئێمە ئاکات تاوەکو بکەوینە ژێر حجە و بەڵگەیەکی زۆر قورسی خواییەوە کە دەرچینەوە امتحانە واتە لە ڕووی عەقڵی و جاری وهەیە واقعیوە ئەو شتە زۆر نایەتە پێش چاومان بێتە دی وەکو نمونەکەی حەزرەتی ئیبراهیم خەڵکی بانکەم بۆ کوێ یا ڕەبی ئەمەی نەوت حەزرەتی ئیبراهیم بانگی کرد و بانگەوازی کرد لەو ڕۆژەوە هەتا ئێستا ئازیزان بە ملیۆنەها و ملیارەها ئینسان بانگەوازەکەی حەزرەتی ئیبراهیمی گوێ لێ بوو ئاواتە خوازین بەوەی ئەو بانگەوازە ئیبراهیم جواب بینەوە لە لادەیەکی دووری کوردستانەوە خەڵکە چێ بۆ حاج لە ئەفغانستانەوە چێ لە ئەمریکاوە چێ لە هۆڵنداوە لە هەموو وڵاتانەوە ئەو بانگەوازە ئیبراهیم گەیشت چونکە بە ئیخلاسەوە بانگەوازی کرد بە ئیخلاسەوە بانگی کرد لەبەرۆ بانگەکانمان بۆ ئیمان و بۆ دینداری با بدەین بە ڕێگە و ڕێڕەوەکەی حەزرەتی ئیبراهیمە ئەڕوات و ئەم بانگە ئاگاتە شوێنی خۆی گرنگ نییە ئێمە مابین لە دنیایە نەمابین گرنگ ئەوەیە ئازانم ئەم دینەی خوا سەرکەوتووە بێ لە ئاخرا و مستەقبەل و داهاتوو بۆ ئیسلامە بێت بەس چنێ ئەم قەناعەتە ڕەنگی داکوتاوەتیامانە چنێ لەم سێمانگەیە ئەم نیەتە گەورە ئەهێنین کە خوایە من نامەوێ نوسڕەت و گەورەی ئیسلام ببینم ئەمەوێت تۆکەی لە دەستی منابێ و منیش بەشدار بم لەم خشت و بناغەیی کە لە ئاخر زەمانە دروستە بێت دڵتان خۆش بێ بە نیەتەکانتان ڕەجەب فێرمانەکە لەگەڵ شەعبانە تۆکانتان بچێن و سەیری تۆکان مەکەن خوای گەورە ئەیڕوێنێت هەرچی بیرکردنەوە و فکرەی جوانە بیهێن و لە مانگی خێر و سەدەقە و زەکات و سەرفیترەیە بیخەنە ڕوو خێر و چاکەکانتان لەم مانگەیە بەدەستی هەژار و مستەحەقەکان بگەێن و دەتوانن خۆتان بە دوای کەسانی شیاودا بگەڕێن و زەکات و پارەکانتان لە کۆڵ نەکەنەوە بەوەی بە نەشیاوی بدەن ئەو کاتە کە نەگەیشتە هەژار و محتاجەکان کۆڵتان قورسە بێت و ئەرکتان سوک نابێت لە هەموو سوچ و کۆڵان و گەڕەکێکدا سەدان هەژار و نەدار هەیە و لایەن لێ بکەنەوە سفرەکانیان قەرەباڵغ و مناڵەکانیان دڵخۆش و برایەتیتان بەڕاست بکێڕن ئیماندارە شاراوەکانی زەمانە بەهارەهێنن لە قوڵایی دەریای فرامۆشکاریە حەق تەعالا خەڤڕانە سەوزیانەکات و دەبن بە ئوعجوبەی زەمانە با سەرەتایەک بۆ خۆشەویستی یەکتر و دەستێک بۆ چاکە و خێری پەنهان و کڵاوڕۆژنەیەکی ئومێد بۆ میلەتی شەکەت و ماندوومان بەدیبێنین باشترین سەدەقە و خێر ئەوەیە کە نهێنی بێت و چاکەکانتان تاڵان فرۆش و خێرەکانتان بێمایە مەکەن مەحسووبیەت و شاناسی و بە چاودادانەوە و ڕووپامایی و دنیاویستی بە سەدەقە و خێر و زەکاتەوە ناکرێت و بە جۆرێک بیبەخشن کە شوێن بگرێت نەک ڕێتان لێ بگرێت کەسی شیا و خێزانی نەدار و خەڵکی مستحق بکەنە ئامانجی زەکات و خێر و چاکەکانتان کە ئەوانەش لە هەموو شوێنێ نادیارن و زۆر زۆریشن پرۆژەیەکی حەزەکەم ئەو پرۆژێ بە خەڵکی کوردستانی خۆشەویستی خۆمان بڵین کە زۆر لە چێشتخانەکان چێشتیان ئەمێنێتەوە بڵین چێشتخانە گەورەکان بە تایبەتی کە یان مەط یاخود ئوتێلەکان ئەو چێشتەیە ئەمێنێتەوە پرۆژەیەکی لە خارجا زۆر پیادە ئەکرێت لە بەعزێ وڵاتە وەکو پرۆژێکی خێرخوازی کۆمەڵی خێرخواز پێ هەڵەسن ئەگەر لە وڵاتی ئێمەشا پێ هەڵبسن کارێکی باشە ئەویش ئەوەیە کە ئەو خواردنی ئەمێنێتەوە
کۆیەکەنەوە ئەیخەنە مجەمیدا ئەیکەنە قاپ و بە جیاواز هەڵیەگرن دوایی ئەیبەخشنەوە بەسەر ماڵی هەژار و فەقیرە بەلای تۆ پرۆژەیە چۆنە و ئایا لە چێشخانەکانە ئەم شتە ئەمێنێتەوە وەکو تۆ بزانی چێشخانەکە پێم وایە ئەوە شتێکی زۆر باشە دەستخۆشی لۆ کەسانەکەم گەیشەکەن بەس ئەلحەمدوللا ئێمە خۆمان وەکو چێشخانەی ڕازیانە شتمان نامێنێتەوە سپاس بخوا ئەگەر بژمێنێتەوە لە حاڵەتێکە ئێمە ئەین بە شاگردەکان یا ئەین بە کەسی فەقیر و مستحق خەساری ناکەین ئەلحەمدوللا وەک تۆ بزانی یعنی لە چێشخانە گەورەکانە زیاتر ئەوە ئاگدارنەوە یا لە ئوتێلەکانە ئەگەر چێ شتێ بمێنێتەوە فڕێ ئەدرێت بە دڵنیایەوە من پێم وایە فڕێن پێم وایە فڕێدەن بڕا ناکەمەوەن هەچکەن بەنامەی خۆی هەیە بەس پێم وایە فڕێن کاک ئازاد ئەگەر ئەو ئیشە بکرێت یعنی کەسێکی خێرخواست پێی هەڵسەیە خۆت ڕێکخراوە پێی هەڵسێ چۆن کا باشە ئێسێوە تەجروبەتان هەیە چی بکات یعنی من پێم وایە ئیشێکی باش ئەگەر بیکەن پێشەوەی تەواو بن دوکانەکان کە مەطعەمەکان هەڵەگیرێ سەردانیانکەم زان چی ماوە چی نەماوە بێن بیبەن بە هەموو مەطعەمەکان نەگێرە نەگەم مەطعەمە بەس ئێمە الحەمدوللا سپاس بەخواشمان کە بمێنێتەوە ئەو چێشتێش کە ئەمێنێتەوە تەمان چێشتێکە وەکو وایە هیچ ینی خراپ نەبووە هیچ خراپێکیتیانی و ئەو چێشتێکە خەڵکی خوا لەوە چێ 20 دقە 10 دقە دوای بڵین تەواو بێ و لایە بین الحەمدوللا ئیتر پێویستەکە یعنی بەڕاستی بێن بە فەقیر و هەژار بیخوا باشە کاکە بیلال ئێوەم دوکانتان هەیە ئەم سوپەرمارکێتتان هەیە سەوزە و میوەتان هەیە من پرۆژەیەکە بۆ باسەکەمە پێت چۆنە ئەگەر ئەو مەشروع خەڵک جێبەجێ بکات یعنی بۆ نمونە سەیەکێت کیلۆیە تەماتە ئەکرێت ئێوە علاگەیەکتان هەبێم علاگەیە دای بنێم بڵێن ئەگەر حەزل لە خێرە یەکێک لە تەماتەکان دوو لە تەماتەکان لە کیلۆکە یا 2 کیلۆکەت بکەرەوە ناوم علاگە بۆ خەڵکی فەقیر ئەو پرۆژێشتێکی باشە وڵای ئەوە گەر جێبەجێ کرێ بە بەرنامە ینی شتێکی باشە بێ بە تابەتی بۆ فەقیر و هەژار کە ینی دەسەڵاتێکی وانە سامە ڕۆژانە خەڵک دێن خەڵک دێ بۆن لەبەروی پارەی نیە فەقیراڵێ ئەگەر شتی خرابوت هەیە ئەوەم بدەێت بەڵام ئەگەر شتێکی وا بکرێ بەڵێ ئەوە شتێکی باشە بینشاڵ ینی بۆ نمونە کابرا 4 کیلۆ میوە ئەکڕێ قەیچێکا با سێبێک بخاتە ولا بڵێ ئەو بیخەرە علاگەی خێرەکەوانە جوانە شتێکی باشە ینی ئەگەر بکرێەوەی تر مارکێتەکان زۆربیان خۆیان ئەوەی کە سەردانیانەکە کەسێکی فەقیر بێ ناسنەوە توانین بیدەن بەو ڕۆژانەکە سەردانەکە پێ بڵێ ڕۆژانە سەردانمانکەنەوە و ینی ئەوەی کە بۆی دانراوە بیدەنێ ئەتوانیەوە شوێنێکتان هەبێت وەکو علاگە پێ هەڵواست خەڵ خۆی بزانێت بڵین هەموو دوکانێ ئەمەی هەبێ ئەگەر بکرێەوە مەشروعە خۆی بزانێ ئەمە هی خێرە خۆی علاکە هەڵدانێت چەند سنووقێدانێ و بەڵێ ئەتوانێت بەس بەو مەرجەی بگاتە دەستی ئەو کەسانە تێگە ئێستا ئەم سنووقە خێرانەمانەیە ئەمانەی خەسخانەی هیوا و شەرپەنجەوەم شتانە زۆربەی جار زۆر کەس هەیە بێ ئەمە لەلی تێگەی شتێک نییە سیقە پێکراوێ بەڵام ئەگەر شتێک بێ لەلایەن ئێوە بێ لەوانەیە سەر بگرێ بەس بۆ مەرجەی بگاتە ئەو شوێنی کە مەبەستانە کوری عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمی ئەگەر کەسێ لە دەرگاکەم با دەرگای ماڵەکەم هەتا دەرگاکەی لێکەمەوە 20 نیەتێنم بەبێ نیەت دەرگاکەی لێ ناکەمەوە یعنی هیچ شتێک بەبێ نیەت ناکەم تا چاکەم دەستکەوێت بۆ نمونە ئەڵی باشە نیەتی چی هێنابێت نیەتیەوەی کە ئەگەرەمە کەسێک بێ خێرێکی بێ من خێری پێ بکەم نیەتیەوەی گەرمیوانێک بێ من دەستگیرۆی بکەم و یارمەتی بەم و بە ڕوویەکی خۆش بە خێراتنی بکەم نیەتیەوەی کە کەسێکە سەلامەکە و عەلەیکوم سەلام و ڕەحمەت الله ڕووی خۆشی پێدەم نیەتیەوەی ئەگەر خێزانەکەتە یا خود مێردەکەتە بە هەمان شێوە ڕووی خۆشی پێ بدەیت و ئەم نیەتە خێرە بینی 20 نیەتە هێنێ هەتا دەرگاکاتەوە ئایا ئێمە لەم قوتابخانەی نیەتەیە فێر بووین شتی زۆر گەوراکەین جارێ وایە هیچ نیەتێکمان نییە نەبۆ دنیا ئەنووسرێت نەبۆ قیامەت خۆ دنیا هەر هیچ نییە گەر بیش نووسرێت ئەگەر لە بەرچاوی خەڵکیشا ببینرێت چ نیەتێکە هێنین لەم هەموو تەنانەت جارێ وایە نوێژی شەکەی ناگامان لێنێتی نوێژەکانیشمان نییە ئازانم با لەم قوتابخانەی نیەتەیە فێری نیەت ببین هەر بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بۆ کاوتیان یا رسول الله شیرکی سەرائر چییە فەرمووی ئاگاتان لە شیرکی سەرائر بێ فەرمووی ئەوەیە کە کەسێ هەڵەسێ نوێژەکە لە بەرچاوی خەڵکە زۆر بەجوانی نوێژەکە ئاکات چکە خەڵکی بینێت هەلە ناکا ئێتمێنانی تایەدا مەزراوی تایە بەس وەختێک کە بە تەنها لە ماڵەوەیکە لە چەمێکایکا بە پەلە خێرا نوێژەکەی کات و تەواویەکە ئەوە شیرکی
بەڕاستی فکرێکی جوانە شتێک کە مایەوە واتە بی بە کەسی سفادەی لێ بکە نەوەک تۆ تووڕی بی ینی ئەو شتە شتێکی باشە لە ڕێی چۆن بڵێ هەم چۆن بڵێ فڕینەی باشتر وایە کەسی سفادەی لێ بکە بەڵێ چۆن بڵێ لە مەڵعەمەکانە خەڵک بەشی خۆی لێ نییە یعنی زیای نابێ بەس لە هەنێ شۆنیشا هەیە جاری وا هەیە زیا ئەبێ جا بۆ فڕی بی بە کەسێک سفادەی لێ بکە ئەو نانە ڕقە ئێوە چی لێکە نەگەر زیابێت بڵین ئێسقان جاری وە هەیە خەڵکی ئەی با ئیسفادی لێکە ئیسفادی لێکرێت لە نانە ڕقە و لە ئێسقان و ئەوشتان و نەبێ بە زەبڵ بەڵێ زۆر جار من هاتووە لێرە داوای ئێسقان و شتی کردووە و وتمە بەڵێ ئێسقانم لای یاوم پێی چوو ئیسفادەیەکی لێکرۆ بێ ئەوەی شتێکیش ینی لێ وەرگرم واتاوەکو ئەو ئیسفادەی لێکە من بۆ فڕێ بم بە ئیسفادەکە بۆ ئەو بێ شتێکی خراپ نییە ئێستا ئەو زبڵی لای ئێوە کۆ بێتەوە ینی ڕۆژی مەزەنەیەکی بە چەند سەتڵ زبڵ کە ئەمە ئەکری ئیسفادی لێ بکرێ سێ هەرچەندی مە شتێکمان نیە لە کوردستانە بۆ شێوە ئیسفادە لەوە بکرێ نەش بێ بە زەبڵدانێکی گەورە لە کوردستانە ئایا ئەکرێ مەزەنەی کەیسە ئەم مەطعەمەی تۆ ڕۆژانە چەند سەتڵ زبڵتان هەبێ ئێمە ڕۆژانە زبڵمان زۆرە بەس وەکو نانەوردە یاخود سەمون بمێنێتەوە ئەو شتانە ئێمە تێکەڵای زبڵەکەی ناکەین بەجیادانین هەنێ جارێ خەڵک پێویستی بێ بۆ حیوان واخود بۆ ئەژڵ و شت ئەین بۆ کەسانە وەساگیان ئەی ئەگەر مەشروعەکە بە خێرەکە بێت بڵێ خەڵک فێریم خێرە بکەین دەنانەبا لە باتی دەنانەکە نۆ بەرێت و دانەیەکیان علاگەیەکی خێرتان هەبێ بیکاتە ناو علاگە خێرەکەەوە چۆن ئەو وەڵا ئەو مەشروعە زۆر مەشروعێکی باشە و ئێمەش هیوادارین هاوڵاتیان بیکەنەوە و ئێمەش خۆشمان لای خۆمانەوە پیانەڵێن و ئەو کارەکارێکی خێرەگە کابرا بیزدانەبا با دوونان بڵێ کاکەم دوونانە دانێن بۆ یەکێ بیکەن بە خێر چەنە هەشتی وایش بووە خەڵک هاتووە وتێتی ئەم 5,000 ئەگەر فەقیر هات بیێنێ هەر لەم نانۆخانە لەم ماوەی پێشوا شتی وا هەبووە کابرا تۆ دێم 5,000 دانێم کاکاچ کەسات بایە و 5,000 نانی بنێ زۆر کەسیت کە فەقیر و نانی بەڵێ بەڵێ وەڵا هەیە پارەی هەش نانی پێڵێ بەخوا بەشم ناکات ئەتر ئێمە لای خۆمانەوە گەر تا چەند لە توانامانە بێ بۆی زیاکەین لە سەر پارەکەی خۆیەوە هەش نانەکە بایازاد نارەڵێن دەبەرە یانڵین 12 بەرە ئەزمونتان هەیە بەتابەتی لە ڕەمەزانە ڕەمەزان زیاتر خەڵک داوای خێر ناکات بەڵێ لە ڕەمەزانە داوای خێرت زۆرترەکرێت تا مانگەکانی تر دەرخوازی ئازێ بە و خێرخوازیە خواردنەکان کوکاتەوە بەڕاتێ بێشتی هەبێت شتێکی زۆر مازوود و چاکە شتێکی زۆر ئاساییە کەسێ بێ ئێستا ئێمە چەند جار خوارمانەوە و یامان بە فەقیر ڕۆژان شتێکی زۆر چاکە و لەبەر خوای گەورە بەر قاتیمانی ڕەمەزانی پیرۆزیش ئەی بۆ نانەواکەتان بڵین ئەگەر ئەو پرۆژەی کە پێم وتی بۆ باس کردی ئەگەر یەکێک بڵین دەنانی بێت نۆنان بەرێت و دانەیە دانێ بۆ خێر خەڵکەیە کە داوای نانی خۆڕایی بکات و فەقیر بێت بەڵێ خەڵکەیە بەڵێ بەس ئێمەش پێمان باشە خەڵکان خۆیان ئەویان تیا بێت کە بتوان نانێک دانێن لە باتی دەدان نانەڵگرن نانێدانن بۆ فەقیرۆژان شتێکی زۆر باشە و لەبەر خوای گەورە لەبەر قاتیمانی ڕەمەزان شتێکی زۆر چاکە هیوادارن ئەوێک هەڵسە بەم ڕێکخراوە بۆم کۆبوونەوە ئیمامی عەلایی بۆمان نەگەڕێتەوە فەرمێ حەزرەتی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لەبێ لە مزگەوتی کوفەیە دانیشت بوو وەختێکیان زانی پیاوێکی عەرابیەوەتە دەشتێکی هات لە مزگەوتەکەیە بە پەلە 2 ڕکعات نوێژی کرد و خێرا نوێژەکەی تەواو کرد و کۆتایی پێێنا ئیمامی عەلی فەرمووی نوێژەکەت تەواو نەبوو چونکە پەلەت کرد هەستا نوێژەکەت بکەرەوە کابراش هەستا 2 ڕکعاتی کرد ئەم جارە 2 ڕکعاتەکە زۆر بە ئیطمینان و زۆر بە هێواشی و لەسەر خۆی کردی ئیمامی عەلی لێی پرسی باشە نوێژی یەکەمە کە بە پەلە کردێ باش بوو یا نوێژی دووهەمیان کەوا لەسەر خۆ هێمنی کردێت فەرمووی ئەی ئیمام وەڵڵاهی نوێژی یەکەمم باشتر بوو نوێژی یەکەمیش بۆ خوا بوو فەرمووی چۆن فەرمی نوێژی یەکەم بۆ خوای گەورە کرد بەس نوێژی دووهەمیان بۆ تۆم کرد چونکە تۆ داوا لێ کرد وتم بەخوای سەو چاوی لێتی یەکسەر نیەتەکەم گۆڕا کەواتە ئازانم هەر شتێکەکەین ئاگامان زۆر لە نیەت بێ نیەت زۆر زۆر سەری ئاگۆڕێت زۆر خێرا خزە شوێنەکەی زۆر لووس و خزە ئەڕوات ئاگامان لێبێ ئەمنیەتیانە ئەبێ زۆر باش بیان پارێزین لەبەرەوە قەت پێمان خۆش نەبێت لە مزگەوتا شوێنێکمان بۆ دیاری بکرێمە شوێنی فلانە کەسە قەت حەز نەکەین لەوەی دەرگای سیارەکانمان بۆ بکرێتەوە بچینە ناوی قەت بە تەمای ئەوە نەبین کە ئەگەر چوین بە شوێنەکە بڵێن ئەمە فلانە کەسە و فلان مامۆسایە و فلان مەسئولە و فلان شێخە و فلان مەلایە و فلان کەسە وەڵەوە بۆچی بە ساردی جوابی سەلامەکەیان نامەوە ئەگەر ئەم نیەتەمان بۆ دروست بوو وەختێک کەسێ بە ساردی جوابی سەلامێکی یایتەوە خەفەت بخۆی بەوەی ڕەنگە مەکانێتی منی نەزانی بێ زۆر وێرانە بین
زۆر زوو تیا ئەچین و تیاش چوین. ساڵحێکە فەرمێت هەر جارێ بە جوانی خەڵک وەڵامی سەلامەکەی یاوێتەوە بۆ نمونە کەسێکی عادەتی چۆ بگاوتیانە سەلامەت عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاه بەس عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوهو ئاوایان کردبێ ئەڵێ بەڵا بۆ من چونکە تووشی شتی کردووم. ئازانم ئەبێ ئاوا بترسین لەوەی کەوانیەتەکانمان بگۆڕێت. ئیبراهیمی کوڕێت هەمە فەرمێ ئەوەی حەز لە شۆرەت و ناوبانگ بکات ڕاست ناکا لەگەڵ خوایە. ئەم قسانە معیارە وەکو چۆن ئاڵتونێ خەیتە سەر کێشانەکەی خۆی ئەی پێوێ چەرێکە قسەی ئەم زانە ڕەبانیانە قسەیەکی هەروەها کەزاینە بۆ بیکەن. ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەل کە مستەجاب الدەعوەیە ئازانم وەڵامی دوعاکانی ئەدرێتەوە لای خوا یعنی دوعای کردو گیرا بووە ئەفەرمێ خۆزگەمە خوات لە شیوێکی ناو مەکەیە بژیامایە. طبعاً لە بەغایە بۆ بەغا زۆر گەورە بۆ کاتە وەک ئێستا چۆن گەورەیە ئاوا گەورە بۆ کاتەش خەڵکی زۆر تیا بووە. پایتەختی خلافەتی ئیسلامی بووە لەبەرەوە خەڵک زۆر ئیمام ئەحمەدی ناسی و زۆریان خۆشویستەوە سەرمەزهەبێکی فقهی گەورە بووە زانایەکی محەدیسی گەورە بووە لەبەرەوە ئیمام ئەحمەد دەفەرمێ خۆزگە ئەم ناو شۆرەت و ناوبانگەم هیچی نەبوایە لە شیوێکی مەکەیە عیبادەتم بکردایە ڕۆژ و نوێژ و عیبادەتی خۆم بکردایە و کەس نەیناسیمایە و ئەفەرمێ بەیانیان و ئێواران ئاوات بە مەرگە خوازم کە لەم شۆرەت و ناوبانگە نەجاتم بێت و ڕزگارم ببێت. بەڵام ئازانم ئێستا ئێمە خۆمان خەڵکی فێرەکەین خۆمان پێیان ئەڵین یعنی کابرا پێت ناڵێن مامۆستا فڵان ڕەنگە پێ بڵێ کاک فڵان تۆ خۆتی خێتە سەر زمانە پیاوێ پرسیاری لێ کردم وتی دکتۆر فڵان مامۆستا فڵان بانگ خواست فڵان مەسئول فڵان خۆمان فێریانەکەین پەنا بەخوا. بەڵام ساڵحەکان بەو جۆرە نەبوون دۆستانی خوا بەو جۆرە نەبوون تەنانەت لە بازارێکە کە ناسرابن بۆ ئەوەی نەوە خاتریان بگیرێ شتێ بە 10 درهم و بێت و بە 5 درهم بیان بەم لەبەرەوەی کە فڵان پیاوی ساڵح و فڵان مسلمانی چاکە چون لەو بازارەشتیان نەکڕیوە چونەتە بازارەکە کەس نەیناسی و لەو بازاڕی ترا لەوێشتیان کڕیوە تاوەکو حەقی تەواوی شتەکە بن و لە سەردین شتێکیان پێ نەبەخشرێت کە قبوڵی ئەوە بکەن و بە هیچ جۆرە قبوڵی شتیان نەکردووە. چونکە باش لە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشتون کە ئەفەرمێت لە غەزایەکە واتە پیانسم کە فەرمێ ئەگەر کۆمەڵی خەڵک لە پێناوی خۆیان دەرچن بۆ غەزا و بۆ جیهاد غەنیمەتێکیان دەستکەوێت لە 170 ئەجرەکەیان نەفەوتێت بەوەی کە غەنیمەکەیان وەرگرتووە لە 130 مێنێتەوە ئازارم بۆیان ئەو فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەڵام ئەگەر هیچ غەنیمەت و دەستکەوتێکی جەنگیان دەست نەکەوت لە 100 ئەجر و پاداشتەکەیان بۆ بێنێتەوە. لەبەرەوە ئێمە چیمان دەسەکەوێت لە سوپاسکردنی خەڵک لە پیا هەڵدان و لەوەی کە مەدەح بکرین لەوەی کە شتێکی دنیای بچووکمان دەست بکەوێت هیچمان دەست ناکەوێت ئازانم هەموو شتێکە دۆڕێنین وریایی بین. هەر بۆیە یەکێک لە خواناسەکانە فەرمێکی ئەفەرمێت نوێژی 30 دانە ساڵم گێڕایەوە بە قەزا ترسام کە هەر 30 ساڵەکەم فەوتا بێت و لێم قبوڵ نەکرابێت لەبەرەوەی 30 دانە ساڵ من لە مزگەوتە لە سەفی یەکەمی جەماعەتان نوێژ بکرد دوای 30 ساڵ یەک ڕۆژیان لە یەکێک لە نوێژەکانە لە سەفی دووهەما فریاکەوتم خەفەتم زۆر خوارد دیقەتم ما ئەم خەفەتم بۆ چییە بیرم کردەوە سیرەکەم خەفەتەکەم بۆ ئەوەیە چونکە خەڵک 30 ساڵە من لە سەفی یەکەم ئابینێ کەواتە من بۆ خەڵکم کردووە پەنا بەخوا ئەفەرمێ بە پەلەپەل 30 ساڵ نوێژی فەوتاویە و 30 ساڵی کە لە سەفی یەکەما کردبووم گێڕامەوە. ئیمامی زەهەبی باسی زانایەکمان بۆ کاکە هیشامی دەستەواریە کە فەرموویەتی یەکێکە لە زانەکان کە حەدیسی کۆ کردوێتەوە فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه و سلم کۆ کردوێتەوە فەرمێت والله شک نابم یەک فەرمودەی پێغەمبەرم صلی الله عليه وسلم تەنها لەبەر خاتری خوا نووسیبێتەوە یعنی شتی تری تێکەڵ بووە لەبەر خوا بوو لەبەر شتێکی تر بووە ئەڵێ بۆم ساغ نابێتەوە فەرمودەیەکم بەخاڵ خلیسەن بۆ خوا کردبێت زۆر ڕازگۆ بوو ئازانم زۆر ڕازگۆ بوو یعنی نیەت و بۆ خوابوون و ئیخلاص شتێک نییە هەروە بە ئاسانی بێتە بەردەستمان پێش هەموو شتێ زۆر جوهد و ماندووبوونی ئەو کەسە خۆی یەوێت زۆر دوعا و پارانەوەیەوێت اینجا تەوفیقی خواییەوێت کە ئەم عەبدە بینە ڕاستەکات 7 دانە ساڵ 7 مانگ 7 نازانم چی تۆ ببینێ لە ئیخلاسێکی تەواوە لە تەوفیقاتێکی خواییە لەوەی کە خوای گەورە یارمەتیت با کە ڕاست بکەی لەگەڵ خوایە اینجا خوای گەورە بەرەکات و بەحری تەوفیقاتی خۆی بووە کاتەوە ئێ ڕێژێ بەسەرتا ئینشاءالله. کاکازە چۆن خۆی ئامادەکا بۆ مانگی پیرۆزی ڕەمەزان بیرە کردوتەوە الحەمدولله ڕەمەزان کەیەت خۆم بەئیزنی خۆم حازەکەم بۆ ئەوی تریشان ئینشاءالله کە تەمەن باقی ئەوەن باقی بێ خۆمان بۆ ئامادە کردووە یاخوا بەخێر بێ مانگێکی بەرەکەتە مانگی پرخێر و ڕەحمەتە ئینشاءالله بژین و تەمەنمان تیا درێژ بێت و بەرەکەتە ئینشاءالله تیا بمێنینەوە ئینشاءالله.
وەسانەژات چۆن خۆی حازرەکە بۆ مانگی ڕەمەزان؟ وەڵی شەڵا پشت بەخوای گەورە من هەموو ڕەمەزانێک کە ئیشم کردووە پێشتریش لە کەبابۆلیشم کردووە 13 ساڵ ئیشم نەکردووە لە ڕەمەزان لەبەر ڕەمەزانەکە وازم لە ئیشەکەی ناوە. ئێستا بۆ نانەوەکە ناڕەحەت نییە بۆ ئێوە؟ وەڵی ئێستا لە ڕەمەزانە ناڕەحەتە بەڵێ. بەڵێ سپاس بخوا ئێمە لێرە ئیشەکەی من لێرە وەسام و دوو وەسای کەشین سپاس بەخوای گەورە ئێمە بە ڕژەبین و بە توانەکەی خۆمان خواردنیش چاکەین و یارمەتی فەقیرهێژاری شێن بە سوبحان شێوەیەکی باش و ڕابەڕێەوە. هەست بەمانوبوو ناکەی کە بە ڕۆژوویشیت و لە هەمان کات خەڵکێکەکە یعنی ئیشیش ناکات و ناشتوانێت بە ڕۆژوو بێ باس ئێوە کە بە ڕۆژوشە بن لەشتان ساغ بێخوا ئیشەکەی شەکەن یعنی هەست بە ئیسراحەتی زیاتر ناکەن. وڵای ئەمە لە بەرخوای گەورەیەکی کێشەمان ئیلاگون لە تاو خۆی گەورە مادوێتی تیان نبینە من وەکو خۆم دڵی خۆشە سپاس بۆ خوار مانگی ڕەمەزان مانگی پیرۆزە مانگی خێر و بەرەکەتە سپاس بەخوای گەورە کێشەمان نییە ئەمە مادوێتی لە بەرخوای گەورەش کێشەیەکمان نییە. پیاوباشێکی ساڵح فەرمێت ماڵم لە شەقامێکا بوو لە شەقامێکی گشتیە خانۆکەم دووقات بوو لە بەشی سەرەوە لە بەلەکۆنەکەیان من دانیشتبووم شەو بوو درەنگ بوو سوورەتی مەریەم مەخوێند کە سوورەتەکەم تەواو کرد و ناو زێبردمیەوە و خەوم لێکەوت کە خەوتم یەکسەر لە خەومە وام هەستکردکەوە فریشتەیەکی خوا لە ئاسمانەوە داهاتە خوارەوە و دابەزی کە هاتە خوارەوە کتێبێکی گەورەی پێبوو کە کتێبەکەی لە بەردەمما یەکسەر کردەوە کە کردیەوە سەیرەکەم هەمووی سوورەتی مەریەمە و بە ناوی منیشەوە نووسراوە ینی ئەم پیاوە سوورەتی مەریەمی خوێند سوورەتەکەم بینی هەموو وشەیەک لە ژێریا دەچاکە نووسرا بوو دەچاکە ئابۆ جۆرە دەچاکەم بۆ نووسرا بوو وشەیەکم بینی نە ئاەتەکە واتە نە کەلیمە قورئانیەکە نووسرا بوو نە ئەژرەکەی نووسرا بوو هەڵەمیش زۆر خەفەتم خواردتم ئەوە ئەو شەیە بۆ سڕاوەتەوە تیانە ئەم مەلایکەیە فەرمووی ئەوە لەو کاتەیە کە ئەم وشەیەت خوێند نووسرا بوو بەڵام لە ئاسمانەوە بانگەوازێکمان بۆ کراکەوە ئەو وشەیە بسڕنەوە لە بەرەوەی لەو کاتەیە کە تۆ ئەم وشەیەت خوێندوتەوە لە بەلەکۆنەکەی سەیری خوارت کرد پیاوێکە بینی ئەتناسی لەو کاتەیە زیاتر دەنگە هەڵبڕی تا ئەو گوێی لێبێ هەر ئەو کەلیمەیەش بوو ئەو کەلیمەیە نە ئەجرەکەی نە ئاەتەکە نەنووسرا لەبەرەوە خۆشویستان ئەم بەسەرهاتانە زۆرن ئەگەر ئێمە سیر بکەین لە ژیانی ڕۆژانەمانە ئەیبینین زۆر جار خوای گەورە ئاماژە و ئیشارەیەکمان بۆ ئەنێرێ هەتاوەکو ئەو ئەجرە قیامەتیانەمان نەفەوتێ چونکە هەرەوەنەی تۆزی لێرە دوور کەوتینەوە باوەڕتان هەبێ هەموو دنیا ئەفرۆشین بۆ یەک چاکە هەموو دنیامان بنێ نامانەوێ جارێکتر بگەڕینەوە ناوی بەمەرج یەک چاکەمان لەوێ دەست بکەوێت لەبەرەوە چاکەکانمان با بە جوانی وەکو ئەڵماس و ئاڵتون هەڵی بگرین چۆن لە شارێکی شارە یاخۆ لە شوێنێکە کە هەمووی دز و جەردە بێت چۆنەی پارێزی ئاوا کردەوەکانمان لە ڕیا لە سومعە و ناوبانگ لە شتانێکە ئەی فەوتێنێ بیان پارێزین خوای گەورە خۆمان و کردەوەکانمان و ئیمانەکەمان بپارێزێ اللهم ئامین یا مجیب السائلین پرۆژەیەکێ ئەم پرۆژەیە بڵین بە تایبەتی بۆ سوپەرمارکێتەکان ڕەنگە شتێکی باش بێ ئەگەر خەڵک جێبەجێ بکات ئەوی شەوەیە کە دەفتەری قەرزتان هەیە هیوا هەیە 2 ساڵە 3 ساڵە نەیتوانێت و قەرزەکە باتەوە خەڵکی دەوڵەمەنی وڵاتەکەی ئێمە هانیان بین کە زەکاتەکانیان خێرەکانیان بگەڕن بەسەر سوپەرمارکێتەکانە کە کەسێک کە زانن کە 2 ساڵە مناڵی هەتیوی هەیە بێوەژنێکە خەڵکیی فەقیرەکە دەستکورتە ناتوانێت قەرزەکە باتەوە بانگی بک بڵێ کاکەگیان چنێک لایە ملیۆنێکی لایە ملیۆنەکەی بۆ باتەوە ئایا ئەمە ئێوە خەڵکی واتان لایە کە قەرزی لابێ 2 ساڵ 3 ساڵ ناتوانێت ئەو قەرزە باتەوە و ئەم پرۆژەیە چۆنە ئەگەر خەڵک جێبەجێ بکات وەڵای پرۆژەیەکی زۆر سەرکەوتوو بێ ئینشەڵڵا لە دوای ئەوەش ئەمە زۆر ماڵمانەیە ماڵە هەتیوە ماڵای فەقیرە دەستکورتە بێدەرامەتە لە 2 ساڵ ساڵ و نیوە قەرزی لایە تا ئەم دەقەیە لا ڕاستە لێ خۆشبوونمان هەبوو بەس ناشتوانی هەمووی چونکە ئێمەش دەستمایەکەمان ئەوەیە بەس داوا لە سەرمایەدارەکەن یارمەتیان بن لە مای ڕەمەزانە لە کاتی کترە وەکو زەکات لە زەکات دەکردنیش هەر ئەتوان زەکاتەکەی لێ دەرکەن و یارمەتی ئەمانیش بن کاکە شاد ئیسە بڵین ئەگەر بێن بۆ لای ئێوە سێوە سوپەرمارکێتێکتان هەیە یا سوپەرمارکێتە گەورەکان یا شوێنەکانی تر بە هەمان شێوە دوکانە نزیکەکان یان دوکانی مریش فرۆش ئەمانە هەمویان دەفتەری قەرزیان هەیە ئەگەر بگەڕێن دەوڵەمەنێ بگەڕێ بەسەرا بڵێ دەفتەرەکەت بێنە و صاحب قەرزەکەیش بانکات ینی هەیە لەوانەیە ملیۆنێکی لابێت بەتاچین من لامە ملیۆن و 600 لامە 700,000 500,000 کە ناتوان لە ئێستایا بێنەوە چونکە خۆ دەزانین معاشەکە نییە
ئابووری وڵاتیش داوەزیوە لە ئێستا خەڵک زۆر بێپارێ بۆیە داوا لە سەرمایهدارەکەین یارمەتیان بن. یارمەتیکە چۆن چی بکەن باشە کاکشات؟ یار ئێستا دەفتەری قەرزم هەیە من سەرمایهدارە زەکات دەرەکە خێر و خێراتەکە بێتە لای من یا چەنەها دوکانی تایە لەم ڕیزەیە مریش فرۆشە نانەوەیە ئەنوای تایە من ئەو کەسەی قەرزەکەی لە ئیهێنم بچێتە ماڵی کە قەرزەکەی بۆ نادرێتەوە بێڵێمەوە قەرزەکەیەتی و دەفتەری قەرزەکەی پیشانەیەم چەنی لابوو بە پێی دەرامەتی خۆی پێ یارمەتیان بات. ینی سلای ئێوە ڕەنگە زۆر ماڵ دیار بێکە چنێ فەقیر و هەژار نانی خەڵکی دەوڵەمەە نازانێت کێ فەقیر نازانێت پارەی زەکاتەکەی بابکێ بەس لە ئێوە بۆی دەرەکەوێکی کێ فەقیرە. بەڵێ زۆری تیا ئێستا هەر لە مەنتیقی خۆمانە زۆری تیا بەس دەری تۆڵی دەوڵەمە نازانێ سەرمایهدارەکان نازان کە چیە فەقیرە ئێستا هەیە دەوڵەمەنیشە بەس خۆی فەقیر کرۆ بەس دەبر پارە وەرگێ. باشترین پرۆژێ بڕاو کە ئێسا و کار بە جۆرەی حەدیثیش ئەوە گەربی خێنە بابەتی دینیشەوە کابراگەچی ئەمرەیە کات ئەوە لە ئەمرە خێرتر ئەوە مەلاو ئەوە ئاەت کە ئەمە گەورەترین خێرە ئەوە کابرا بانکە کابرای فەقیر شەر نییە بەجارێکی هەمووی باتەوە مەسەرەن کۆمەڵک لەو فەقیرانە کە قەرزاری دوکانارەکانە ناتوانن بێنەوە بەشێکیان بۆ بنەوە بڕواو قەنەعەتان هەبێسا من نازان ماڵەکە چیە بەخوا دوێنێوارە بەرات نەبووە وەڵی خێزانی من مشتی کردیەوە بدێتی بۆ ماڵە کێوارە بەم ناڵەکانی لێبنێت هەر بەخوا نازان ماڵەکەش چیە بەس خێزانم کوڕەکەبانی کرد وتم بۆچی بێت قاچ تەواو نیە خێزانم ئەمەلات کراوە ناتوانێت بە قادرما زۆرە دوچووکە وتی وەڵام مرچێکم کوڕی بم بۆ ئەو ماڵە ئێوارە لێ بنێن ئێوتم دەخۆ کوڕەکە سیارەکەی بێبا کوڕەکە بیبە قەچەکە بۆ تۆ بیبیت لە دەرگایەتوە لە خوشکمەوە ئەو مریشکە وەربگرن یعنی سەریکە ئەو خەڵکانی کە بڵین خوا پێداون و لەخوا بەزای بە کە زەکاتیان هەیە حەقی نییە بگەڕێن بەسەر فەقیرە بارەوەڵا ئێستا حەقیوا بەسەر مەچێتەکانە بگەڕێن ئێستا کاکە ئەزانێت چێ فەقیرە بەخۆ ئەزانێت چێن لە گەڕەکە ئەزانێت چون کابراکە ئێمە ئەمری لەگەڵەکە یا شتێکە بعد خۆی دیارە کابرا بوونەکەی چەندێ خاستن ئێستا ئەمڕۆ بەشی کاسبکارەکەی کە بڵێن وەکو کرێکار وەکو وەسای گەشتکاری وەکو کاشی وەکو لەبەخ وەکو دیوار وەکو ئەمانە بەڕاستی ئەگەر مەعاشێکیان نەبێ ئەمانە خۆ کەسابەتەکەمان نەماوە پروژه حکومت وەساوە هەمووتان نەزانن ئێوە بەرهێنان یعنی ئەو شتانە جوڵێنێتەوە ئەو شتەش ئەمڕۆ نییە چیەکە کابرا مەجبورە بچە قەرز کات قەرزەکانیشی لەکوێ هەرێک و کاکشا دومان بڵێن ئێستا لە گەڕەکە ئێمە ئەمە ناسراوە با بڵێن هەبوو هاوکاری هەمومان با بڵێن بێنەگە شتێک بەری ناڵە مەسەرن پارەکەم بەرێ یانە لە دەرگاکە با بڵە کاکە پارەکەم بەرێ خەڵکەش احتیمال دەکاتە سەرەوە ئەڵەگە کەی بووم بۆیە بم یان ناچارە لێرە شتەکە بەرێت ئەو گەورەترین خێرە بەڕاستی گەورەترین خێرە گەر خوا پێغەمبەر هیدایەتی ئەو خەڵقانە با کە ئاوا سەرمایەکیان بەدەستەوەی ئاوا بەکاری بێنن فەقیرەکەشمان کەمە بێتەوە کاکە. مرحبا أي سيدي خلق خدا مرحبا مرحبا أي مهبطي وحي سماء مرحبا مرحبا أي سيدي خلق خدا مرحبا مرحبا أي مهبطي وحي سماء مرحبا مرحبا أي خنتي باغي عەبدوڵای کوڕی موبارەک شێخی خۆراسان زانای گەورە و محەدیسی گەورە و زانای خواناس ئەفەرمێ زۆر جار ئەهات بۆ تەرتوس لە وڵاتی شام یاخود لە ڕقا ئەمایەوە ئەچووە خانێک لە خانەکان خان یعنی ئوتێلی ئەم کاتی خۆمان لەو خانەیە کە ئەمایەوە گەنجێک هەموو جارێ هات خزمەتیە کرد و یارمەتیەدا و چکە لەبەر ئەوەی کە زانایشی گەورەیە خزمەتیە کرد و لە هەمان کاتشا فەرمودەکان کە ئەم ئەی فەرموو ئەینووسیەوە واتە ئەو زانیاریانەوە و فەرمودانی پێ سڵم کە ئەم ئەی فەرموو ئەینووسیەوە جار لە جارەکان کە هات بۆ ڕقا ئەو گەنجە نەهات پرسیاری کردی ئەرێ ئەو گەنجە بۆ دیار نییە وتیان لەبەرەوەی 10,000 درهم قەرزارە و هەرزێکی زۆری لەسرە سژنیان کردو نەهاتووە دوای بەنهێنی ڕۆژت خاوەنی قەرزەکەی دۆزیەوە کە چوو خاوەنی قەرزەکەی دۆزیەوە پێی وتی ئەمە 10,000 درهەمەکەت ئێمەوە چۆ ئەو گەنجە بابەر بێت و بەڵام ڕجال لی ئەەکەم بە هیچ جۆری ناوی من مەهێنە بڵێ مسلمانە بۆ یاوی تو تاوە پارەکەی بۆ یاوی دوای ماوەیە کە بەر بوو جارێکتر لە جارەکان هاتەوە گەنجەکە هاتەوە شوێنی خۆی وتی ئەو جارە مامۆستا بۆیە نەهاتمە خزمەتە لەبەرەوەی قەرزار بووم بەڵام خوا جزای بە تۆ مسلمانێ نازام کێ قەرزەکەی بۆ یاومەتەوە و ئێستا بەر بووم نەجاتمەوە شتی الحەمدولله سوپاس بۆ خوای گەورە دوای وەفاتی ئەم چیرۆکە ئەگا بە ئێمە لە کاتێکە کە خاوەنی قەرزەکە خۆی گەڕاوێتیەوە لەبەرە خۆشەویستان زۆربەی زۆری حرە زۆری ئەو کردوانی کە ساڵحەکان و خواناسەکان لە پێشینی ئێمە و لە سەلەفی ساڵحی ئێمە ئەنجامیان ناوە بەم جۆرە مامەڵەیان کردووە و بەم جۆرە ئیشیان کردووە لەسەرەوەی کە
بەڕاستی هەر کردەوەی بکەن پاراستویانە ئەم جەوهرانە کە پێوترێک کردەوەکانی ئینسان کە ئەنێرێ بۆ قیامەت تا مۆری بەقائی لێ بدرێت مۆری مانەوەی لێ بدرێت حل لە دنیا خۆیان هەستیان کردو کە ئەم کردەوەی ئینشاءالله خۆی گەورەوەری گرتویاننا چکە ئەمەنە جوان پاراستویانە ئەمەنە جوان بە ئیخلاصەوە لەگەڵیا خۆیان ماندوو کردووە با ئێمەش لەم مانگە مبارەکانەیە خۆمان ماندوو بکەین بەڵکۆمە خوایە خۆی گەورە پریشکێ لە کردەوە جوانەکانی ئەو ساڵحانە و ئیخلاصی و ساڵحانش بە ئێمە بەخشێن ئینشاءالله